وڵاندامی پەرلەمانی عێراق لەگەڵمان دەبێت. کاکشاخەوان سڵاوت لەبێم کاتت باش دەمەوێت بزانم ناوەڕۆکی کۆبوونەوەکەی ئەمڕۆتان فراکسیۆنە کوردیەکان لەگەڵ جەگری سەرۆکی پەرلەمانی عێراق بۆچی بوو و چ بڕیارێکتان تێدا؟ بەڵێ سڵاو لە جەنابتان و لە بینەرانی ئێنارتی دیارە کۆمەڵێک پرس هەبوو کە گفتوگۆی لەسەر بکرێ هەم ئەو بابەتەی کە ئێمە ڕۆژی پێنجشەم یەکدەنگی و یەکەڵوێستی فراکسیۆنە کورسییانەکان لە هەمبەر امتیازات و استحقاقاتی پێشمەرگە و شەهیدانی پێشمەرگە لە ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان و ئەو کەسانی کە خۆبەخش لە سنووری کەرکووک و ناوچەکانی دەرەوەی هەرێم تا دەگاتە سنجار و جەلەولا شەهید بوونە بۆی هەمان ئەو امتیازاتانی کە لە یاساکەی هەیە شملی ئەوان بکرێت شملی پێشمەرگەش بکرێت مقاتعی جەلسەکەمان کرد هەر هەموو دەرچین کە ئێمە دەرچین نیساب کامل نەبوو بۆیە ئەوان بڕیاریاندا بەخۆیاندا بچنەوە و داوای ئێمە بەشداری پێ بکەن هەر بۆ ڕاستکردنەوەی هەواڵەکە ئەو بابەتە ڕاستە دوێنێ لە بەرنامەی کارلا درابوو بەڵام ئێستا بەردەوامە خوێندنەوەی بۆ ئەکرێ و ئەو بڕگەی کە تایبەتە بە تعریفەکەی بۆ ئەوەی کە پێشمەرگە شمل بکرێ ئیزافە کرا و ئێستا بەردەوامە و بەڵێ ئیزافە کرا و لە ئێستادا مناقەشە لەسەر ئەو بابەتە دەکرێت بۆی تەواوی پرۆژەکە دەنگی لەسەر بدرێ و هاوکات هەر ئەمڕۆ لەسەر موازنە قانی موازنە دیسان ئەوەی موازنەی 2016 مناقەشەی لەسەرەکرێ دەمەوێت بە بینەرانی بەڕێزی ئەنارتیوە تەواوی خەڵکی کوردستانی ڕابگەیاندم کە من ئەمڕۆ مداخلەیشم نووسیە بۆی ئەوەمان هەبێ لەسەر مەوزوعی پێشمەرگە پێداگیریە بکەین و پێشش لەگەڵ هەواڵانم لە فراکسیۆنە کوردستانەکان قسەم کردووە ئەوەی کە هاتووە استحقاقاتی پێشمەرگە لە قانونی موازنەی 2016 فقرە 5 مادە 9 تەنها مجاملەیە بۆ کورد بەڵکو امتیازات و استحقاقاتی پێشمەرگە نییە چونکە ئەگەر بێت و تەمەشای ناوەڕۆکی بکەی باستەوە دەکا مادە فقرە 5 لە مادە 9 باستەوە دەکا استحقاقاتی پێشمەرگە لە زمنی هێزەوشکانەکانی عێراق ئەوەی کە لە بەردەست منە و من ڕۆژی چوارشەم خوێندنەوەمان بۆ مناقەشەکردین بۆ موازنەی دەستگا هەواڵگیریەکانی عێراق لە ناو موازنەی وەزارەتی بەرگریە شتێک نییە پێی بڵێ مستحقاتی وەزارەتی بەرگری هێزەوشکانەکان هەمووی بە پێکەوە کراوە و ئەوە تەنها مجاملەیە بۆ کورد ئەمڕۆ لە داوای ئێمە داوا ئەکەین و من بۆ خۆم بۆی مداخلە بکەم لەسەر طبعا من ئەمڕۆ دەورم نووسیەوە لە لیژنەی ئاسایش و بەرگریش مناقەشەی و بابەتەم کرد ئێمە گەرەمانەوە خزمەتی حقیقی پێشمەرگە بکەین و استحقاقی ئەوان لە دەروی سەتا حەفتەکە دەستنیشان بکەین دەبێت مەبلەغێک دەستنیشان بکەین و لەسەری ڕێک بکەین و ئەوە شتێکی مستحیل نییە چونکە ئەگەر تەمەشای موازنەی وەزارەتی ناوخۆ بکەی وەزارەتی دارایی عێراق 100,000 حسەی وەزیفی 100,000 وەزیفەی لە وەزارەتی ناوخۆ کەم کردوێتەوە لە 650,000 کردوێتی 550,000 دەکرێت تەنها ئەو 100,000ی کە لە وەزارەتی ناوخۆ بڕاوە بکرێتە مەبلەغ و کۆ بکرێتەوە تەخسیس بکرێت بۆ هێزەکانی پێشمەرگە چونکە گەر بەم شێوەیە تەمریر ببێ ئێمە ئەزمونێکی تاڵمان لەگەڵ موازنەی 2015 هەیە بەرامبەر بە پێشمەرگە ئەو کاتیش لە مادە 10 فقرە 5 توانیمان تەخسیسات بۆ پێشمەرگە دابین کە بەڵام حکوومەتی عێراقی التیزامی پێ نەکرد بۆیە و من ئەمڕۆ لەگەڵ هەندێک لە فراکسیۆنە شیعەکان قسەم کرد ناچارمان مەکەن بکەوین ئەو قۆناغەوە کە هەندێ وەرەقەتان بەکار بێنین وەرەقەی بەهێزمان لە دەستە ئێمە بۆی بتوانین وەرەقە بەهێزەکانتان بچەسپێنین بۆ بەکاری نایەنن طبعا یەک لە وەرەقە بەهێزانە چاوەڕێمانە ئەگەر بێت ئەو داوانی ئێمە جێبەجێ نەبێت و من ئەمڕۆژ باسی دەکەم لە پەرلەمان ئەگەر داوایەکان ئێمە سەبارەت بە تەخسیسکردنی برێکی پارەی دیاریکرا و لە موازنەی اتحادی بۆ پێشمەرگە جێبەجێ نەکرد ناچار دەبین ژمارەی ڕاستەقینەی حەشدی شعبی بۆ خەڵکی عێراق و بۆ خەڵکی کوردستانیش ڕوون بکەینەوە کە ئەوان نزیکەی 100,000 و لە ماوەی هەفتەی ڕابردووە 10,000 تریان بۆ زیادکردن بوونە 100,000 ئەوەی کە لە جەبهەیە و لە حقیقەتە ئێمە زین ڕقەمەکە چەنە و بە اعترافی سەرۆکی هەندێک لە فەسیلەکانی حەشدی شعبی ناچارمان مەکەن 30,000 حسەی وەزیفی ئەوان دابگرین لە بەرامبەر ئەوەی استحقاقاتی ئێمە بچەسپێنین چۆن ئێمە دیفاع لە مستحقاتی حەشد دەکەین دەبێ ئەوانیش بکەن ئەگینا نە ئامادەین دیفاع لە مستحقاتی حەشدی شعبی بکەین و نە ئەیشێڵین بەم شێوەیە بەسەریانە تێبپەڕێ و ئەوان بەڵێنی ئەوەیاندا ئەگەر ئێمە ڕقمێک تەقدیم بکەین ئەوان دامی بکەین چاوەڕێ ئەو دامەین و ئەمڕۆژ پێشنیاری ئەوە دەکەم بۆ سەرۆکی پەرلەمان لە ناو پەرلەمان کە کۆبوونەوەی لیژنەی مالیە لەگەڵ نوێنەرانی وەزارەتی پێشمەرگە بکرێت بۆ استحقاقاتی ئەوان بزانرێت کەم تا زۆر دەتوانین مناقەشەی ڕقەمەکە بکەین بەڵام بەبێ ڕقەم بەم شێوەیە تێبپەڕێت ئەوە هیچ استحقاقێکی تیانە دەستکەوتێکی تیانی بۆ پێشمەرگە
زۆرێک لە ئەندام پەرلەمانەکانی فراکسیۆنەکانی گۆڕان یەکێتی لایەنەکانی دیکە دەڵێن لەسەر بابەتی موازنە و لەسەر بابەتی بودجە ڕۆیامان ڕوون نییە، نازانین داوای چی بکەین. تا ئێستا وەفدی هەرێمی کوردستان سەردانی بەغدای نەکردووە، ڕێکەوتن نەکراوە. ئێوە وەکو فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان دەزانن چیتان دەوێت داوای چی دەکەن؟ ڕۆیایکی ڕوونتان هەیە لەسەر پرۆژە یاسای بودجەی 2016 بۆ کورد؟ طبعا نەگە و چوار فراکسیۆنە لە بەغدا هەر پێنج فراکسیۆنەکە پێی وا بوو کە ئیتیفاقیە بکرێت پێش هاتنی موازنە بۆ پەرلەمان باشترە لە نێوان حکوومەتی هەرێم و لە نێوان بەغداوەکەوەی کە پارساڵ کرا چەند بەداخەوە ئیتیفاقەکەش بۆ یاساش جێبەجێ نەکرا. ڕوئیای ئێمە لەسەر ئەو بابەتە ڕوئیایەکی یەکگرتووە بەوەی کە دەبوو ئێمە بەرچاوڕوونیەکمان هەبێ، بەڵام ئەگەر ئەوەش نەبوو ئێمە نوێنەری کوردین، هەر یەک لە پارێزگایەکەوە هاتووە تەمسیلی خەڵکی کوردستان دەکەین. ئێمە تەواوی موازنەی عێراقمان لە بەردەسە 170 ئەو موازنە دەخەملێرێ بە پارە و دەتوانین داکۆکی لەسەر بکەین. دوجار حکوومەتی عێراقی لە دوای تەثبیتکردنی حسەی 170 هەرێم دەتوانن شروع دابنێن بۆ ڕەوانەکردنی 170 هەرێم، ئەتوانن ئیتیفاقێکی لاحق یا دواتر لەگەڵ حکوومەتی هەرێما بکەن. ئەوەی کە هەیە ئێمە ڕقەمی گشتی موازنەی عێراقمان لە بەردەسە 170 ئەو موازنە لە دوای دەرکردنی موازنەی ئیتیحادی لە بەرچاومان ڕوونە، دەتوانین پێداگیری لە 170 وەکو ڕقم بکەین. دوجار حکوومەتی عێراق لە نردنی 170 دەتوانێت اتفاق لەسەر هەرێم و ئالیەتی نردنی 170 بکە. بۆیە ئومێدەوار بووین کە ئەو اتفاقیە بکرێ و ڕوئیەکمان لابێکە نەیش بوو ئێمە دڵنیا بن سارد نابینەوە پێداگیریەکەین لەسەر مافەکانی خۆمان. ئەو دەستکەوتانەی لە 2015 مان بوو بتوانین لە 2016 بە یەکگرتووی تەبایی بیچەسپێنین. باش، بەڵام چۆن ئەگەر ئیتیفاقیە نەبێت و ئەم دوو لایەنە پێوەی پابەند نەبن، هەم حکوومەتی ئیتیحادی ئەم حکوومەتی هەرێمی کوردستان، ئیترم بابەتە چه سوودێکی بە هاوڵاتیانی ئەم هەرێمە دەبێت؟ یعنی پێم وایە بابەتەکەم ڕوون کردەوە، پێشتر ئیتیفاقیش هەبوو تەنفیز نەکرا. ئەمڕۆ لە عێراقا ئێمە زۆرجا کێشەمان وەکو دەسەڵاتی تەشریعی، دەسەڵاتی یاسادانان لەگەڵ دەسەڵاتی تەنفیزی ئەوە بووە کە پابەند نابێ بە یاساکان، نەک بابەتی مۆزوعی موازنە. لە کۆمەڵێ پرۆژەی ترکە نادەستوری تەعاملی کردووە، لە ئیسلاحاتەکان کۆمەڵە فەقەرەی نادەستوری تیابوو، لە دانانی فەرماندە باڵاکان بە پێی ڕێکارە دەستوریەکان نەکراوە. و ئێستاش ئێمە وەک باسم کرد ڕاستی اتفاقی نەکراوە، ئێمە دەتوانین 170 بچەسپێنین، بەڵام ئەوەی کە دەمێنێت دەسەڵاتی تەنفیزی چۆن پارێ تیزان پێوە نەکرد دەتوانێت هەندێک شەرت بۆ حکوومەتی هەرێم دابنێ لە پای ناردنی ئەو موازنەیە. بۆ نمونە اتفاقیەکی نوێی نەوتی لەگەڵ هەرێم ئەنجام بدرێ یاخود بێن باس لەوە بکەن کۆی داهاتی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان بکرێتە مەبلەغێک بۆ ماوەی ساڵێک، دوجار لە 170 ببڕێت و باقیەکەی هەناردەی هەرێم بکرێت، چکە بە تەنها ڕەنگە هەناردەی هەرێم نەتوانێت پشکی هەرێم یا 170 دابین بکرێت کە ئەو مەبلەغەیە ئێستا لە موازنەی 2016 دابین کراوە. هیچ تاسی لەسەرەوە ناکات. ئەگەر ئەوە نیەتیان ساف بێ دەتوانن لە دوای ئیقرارکردنی قانونی موازنە بتوانن ئەو بابەتە لەگەڵ حکوومەتی هەرێمە بە ئیتفاقیەک ئالیەتی ناردنی 170 دەستنیشان بکەن. باش، پێشتر کاتێک کە وەزیری دارایی عێراقی کورد نەبوو یانە پۆستە لایەن کوردەوە وەرنەگیرا بوو، زۆرێک لە نوێنەرانی کورد لە بەغدا دەیانوت وەزیری دارایی وەزارەتی دارایی توانای ئەوەی هەیە یان دەسەڵاتی ئەوەی هەیە کە بودجەی هەرێمی کوردستان بنێرێت، بەڵام خۆ ئێستا وەزیری دارایی عێراقی لە کوردە. ئەم بابەتتان ڕوبەڕوو کردوتەوە لەسەر ئەمە پرسیارتان لێ کردووە؟ بەتاکید ئێمە باسی ئەو مۆزوعانەمان کرد. مۆزوعەکە هەر کورد نییە، ینی زۆرجار لە تەحالفی شیعی و سونەکانیش باس لەوە دەکەن کە وەزارەتی دارایی بەرپرسە لە مۆزوعی کەمکردنەوەی موازنە. دیارە وەرگرتنی وەزیری دارایی وەکو کورد ئەمە دیفاع نییە لە کاگوشیار زێباری، ڕەنگە خەلەلیشمان هەبێ، بەڵام لە کات و ساتێکە ئەو وەزارەتی عێراق تووشی قەیرانێکی دارایی هات، مالکی بانقەکانی سفر کرد، گەورەترین مەلەفی گەندەڵی بەاعترافی وەزیری دارایی مۆزوعی ئەو گەندەڵەیە کە لە بانقی مرکزی کراوە تا ئێستا کەس ناتوانێت بیجوولێنێ. مۆزوعەکە ئەوەیە کە پێشتریش ئێمە دیار لە چەند ڕۆژی ڕابردوو و نوێنەرانی وەزارەتی ناوخۆ وەزارەتی بەرگری باسییان لەوە کرد کە وەزیری ناوخۆ سەبەبە، بەڵام دوجار هەر خۆیان هاتنەوتیان نەخێر کەمکردنەوەی حسەی ئێمە لە وەزارەتی مالیە بە فەرمانی عەبادی کراوە. پێش باسییانەوە کرد پارەی جوتیارانی کەرکووک وەزارەتی کەرکووک و هەرێمی کوردستان وەزارەتی مالیە نایێ، هەردوو نووسراوی وەزارەتی ناو مالیەمان هێنا کە ئەوان نووسراوی وەزارەتی بارزرگانی ئاراستی وەزارەتی مالیە کراوە 27 میلیارد دینار بۆ کەرکووک تەخسیس کراوە، موافقەی کرد وەزارەتی مالیە، بەڵام کاتوێتە وەزارەتی تیجارە بە نووسراوێکی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران ئەو پارەی کە بۆ کەرکووک و هەرێم ڕەوانە کراوە تەخسیس کراوە لایەن مالیەوە ڕەوانەی
باشوور ناوەڕاست کرا پێرە لە دانیشتمان لەگەڵ وەزیری دارایی من داوای ئەوم لێ کرد کە دیسان ئالەتێک بدۆزێتەوە جەنابیان بڕیاری ئەوەیدا کە لە ئێستا بەدواوە ئەو پارەی کە بۆ نەزارەتی بازرگانی دێنێرە لە حسەی هەرێم و کەرکووک دەستنیشان بکرێ ئەگەر ئەو پارەیە سەرف نەکرێت ئیستحقاقاتی وەزارەتی بازرگانی ببڕێت تا گەیشتە ئەو قەناعەتە بۆیە خەلەلەکان نەبوونی پارەیە نەبوونی موازنە من پێم وایە هەندێک لە دامەزراوی ئێمە لە 2016 تەنها 2 مانگ بەردەوامە بێ ئەو دامەزراوانە کۆتاییان پێدێ دەستگای هەڵبژاردننی عێراق مانگی 1 و 2 تەنها توانێت ڕاتبی مۆزەفەکانی بدا نەک نەسرێ ڕاتب تەنها 1 و 2 ئەدا لە مانگی 3 دەبێت دەرگای کۆمسیۆنی سەربەخۆیی هەڵبژاردن عێراق دابخرێت زۆر لە موسسەکان تووشی شەلەل دێن دەستگای مخابرات کۆمەڵێ لە کارەکانی بە تایبەتی ئەو قوتابیانی لە دەرەوەن ئیشان ڕائەوەستێ وەزارەتی بەرگری بڕێک لە عەقدەکانیان کە ئێستا متمانەی دەولی نەماوە وەزارەتی بەرگری عێراق متمانی لە دەستداوە بەوەی کە عەقدەکانی توانێت پارەی بدا خەریکە چەک و تەقەمەنی بە عێراق هەناردە ناکرێ ئەمانە کۆمەڵی مشکلەی دارایین باش ئەندام پەرلەمانێکی کۆمەڵی ئیسلامی لە بەغدا دەڵێت حکوومەت یاریمی کوردستان بڕیارێکی مسبق و پێشوەختەی هەیە کە ناگەڕێتەوە بۆ لای حکوومەتی ئیتیحادی ئایا وایە حکوومەتی هەرێم بڕیاری پێشوەختی هەیە بۆی نەگەڕێتەوە بۆ بەغدا نازانم ئەو بەڕێزێکیە یاخود ئەو بابەتە لە زاری وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان و باز لەوە کرا کە حکوومەتی هەرێم نیەتی وەفدێک بنێرە و توێژ لەگەڵ بەغدا بکە ئەو تەمسیلی حکوومەت دەکاوە بۆ معلوماتی جەنابتان ئەو ڕۆژەی کە وەفدەکە هاتوو بۆ پرسەی ئەحمەد چەلەبی بە فەرمی وەفدەکە داوای کرد بوو لەگەڵ هاتنیانە دانیشتن لەگەڵ عەبادی بکەن و مناقەشەی ئەو مەسەلانەش بکەن پێکاتەی وەفدەکەش بۆ شێوە هاتوو بۆ پرسەکە کە ئامادەی ئەویان تیا بێ بەشداری ئەو بابەتە بکەن بەڵام وەڵامەکان چی بوو بۆ وەڵامی عەبادی ئەو بکە ئەو لە نەجەفە ڕەنگە بتوانێت سبەی بگەڕێتەوە و ئەو وەفدەش و ئیلتیزاماتی تری لە هەرێم هەبوو بۆی بڕیاریاندا دانیشتنەکان بخەنە کاتێکی ترەوە استعدادی تەواوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان بۆی بگەڕێنەوە بەغدا و ئەمە هیچ کاتێ دیاری کراوە بۆ دانیشتنە بۆ سەردانی وەفدە هیچ شتێکەیە تا ئێستا دەستنیشان نەکراوە و بە ئومێدی ئەوەین کە زووترین کات ئەو دانیشتنە ئەنجام بدرێ چکە ئێمە ڕاستە ئێستا مناقەشەی موازنەکەین ئەگەر ئیتیفاقیەکە بێت ئیجابێتێک ئەداتە موازنەکە بۆ کاتی تەسوید ڕوبەڕووی هەندێک مەشاکل نەبینەوە بڵێ شاخوان عەبدوڵڵا ئەندامی پەرلەمانی عێراق سپاس بۆی ڕاستەوخۆ لا بەختاوە لەگەڵمان بوویت